يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە چوارەم ڕۆژی جەژنی پڕبەرەکەتی قوربان داین. جارێکی تر جەژنە پیرۆزەتان پێڕادەگەیەنم. هەموو ڕۆژێکی جومعە کە ئێمە لە ماڵی خوای پەروەردگاردا کۆ دەبینەوە، وانەیەکی تر لە ئیسلامەکەمان فێر دەبین بۆ دین و بۆ ژینمان. من وا دەزانم و جەنابیش دوات تێدەگەی کە هەموو جومعەیەکی ئێمە جەژنێکە، واقعاً جەژنێکە، کەواتە ئەمڕۆ دوو جەژن بەیەکەوە کۆ دەبێتەوە: جەژنی ڕۆژی جومعە کۆتا ڕۆژی جەژنی پڕبەرەکەتی قوربان، کە ئەم جەژنی قوربانەی ئێمە دەرس و عیبرەتی زۆر گەورەی تێدایە. وتارەکەمان بە ناونیشانی قوربانی بکە، بەڵام مەبە بە قوربانی. بەویستی خوای پەروەردگار هەر لە خزمەت باسی قوربانیدا لە کۆتا ساتەکانی جەژنی پڕبەرەکەتی قورباندا ئاماژە بە سێ دەرسی گەورە دەکەم کە لە قوربانیەوە فێری دەبین. دەرسی یەکەم، قوربانی سەربڕین بۆ ئەوەی خوای پەروەردگار قبوڵی کە ئەجری قیامەتت بۆ بنووسرێ، پێویستی بە بەجێهێنانی دوو مەرج هەیە. یەکەمیان حەیوانی قوربانیەکە ئەبێت تایبەت بێ. ئەو تایبەتمەندیانەی لە شەریعەتی پیرۆزی ئیسلامدا باس کراون، فەقیهانی ئیسلام و شەرعزانان بەوردی بۆیان ڕوون کردوینەوە. ئەگەر هەر یەکێک لەو سیفەتانە نوقسانی هەبێ، خوای پەروەردگار ئەو قوربانیە لە قبوڵ ناکە. ئەویش بەگشتی ئەوەیە حەیوانێکی ساغ و سەلامەت بێ، لە ڕووی جەستەوە نوقسانی بەسەرا نەهات بێ، لە ڕووی تەندروستیەوە جوانترین گۆشت و پاکترین خۆراکی خواردبێ و باشترین گۆشت پێشکەشی بە موسڵمانان بکەی کاتێکە قوربانیەکەت کرد. کەواتە ئەم دەرسە پێمان دەڵێ تۆ بە ماڵی خۆت بە پارەی خۆت چووی حەیوانێکت کڕیوە، لە بازاڕ هێناوتە، قەسابت بەکرێ گرتووەیان خۆت سەرت بڕیوە، بە ماڵ و منداڵی خۆت دابەشی سەر دراوسێ و خزم و دۆستان و موسڵمانانت کردووە. ئەگەر ئەو حەیوانە ناتەندروست بێ، ئەگەر نەخۆش بێ، ئەگەر دانی لە دەمانەما بێ، ئەگەر بالوکەی زۆری پێوە بێ، ئەگەر شەل بێ، ئەگەر کوێر بێ، خوای گەورە لێت وەرناگرێ. خۆ تۆ هیچ لە خەڵک وەرنەگرتووە، بە ماڵی خۆشت کردوتە، بەڵام چونکە حەیوانەکە نوقسانیەکی تێدا بووە، زەرەرێکی لە گۆشتەکەیدا بێ، خوا وەری ناگرێ. ئەی باشە، لەم قوربانیەوە ئەوە نابێ ئەو دەرسە گەورە فێربین. ئەی تۆ لە بازاڕە کە دوکانت هەیە، کە مامەڵە دەکەی، کە بازرگانی دەکەی، کە خۆراک بۆ وڵاتەکە دێنی لە دەرەوەی وڵات، کە توجاری بازرگانێکی گەورەی خۆراک و کەلوپەلی، ئەی تۆ کە چێشخانت هەیە، کە لەفەخانەیەکت هەیە، کە عەرەبارەیەکی خۆراکت هەیە، ئەی ئەو خواردنەی کە پارە لە خەڵک وەردەگری، پارەی ڕەنجی شانیان لێ وەردەگری، خۆت قازانج دەکەی کەچی شتی ئەکسپایریان پێدەفرۆشی، کەچی خواردنی ناتەندروستیان دەدەیە، کەچی مەطعەمەکە دادەخرێ لەسەرەوەی کە هێندە پیس و پەڵۆغ بۆ ئینسان قێز دەکاتەوە، جاری وایە لە ڕوون نایە باسی بکەی. ئەی ئەو مەخزەنانەی کە دەگیرێن، ئەو هەموو بەروارە بەسەرچووە، ئەو بێویژدانانە دەستکاری دەکەن، فەردەی تری لەبەر دەکەن، بەرگەکەی دەگۆڕن، تۆش کە دەیهێنیەوە ماڵەوە ئەو خواردنە بووە بێت تامە، خۆ سەیری دەکەم تاریخی تازەیە. ئەی دەبێت سزای ئەوانە چۆن بێ؟ قوربانیەک بە ماڵی خۆت کردوتە، بەدەستی خۆت بۆی دەبەی، یەک نوقسانی و خراپی لە گۆشتەکەیدا هەبێ، خوا قبوڵی ناکە. ئەی ئەو خۆراک و ڕزقەی کە کابرا پارەی پێدەدا و متمانەی بە تۆ هەیە و دێنانت لە لادەخوا خراپ بێ، ئەبێ سزای ئەوانە لای خوا چۆن بێ، چۆن ڕەنجەڕۆ بن. بۆیە خۆزگە لە وڵاتی موسڵماناندا کە قوربانی دەکرا، دەبوایە ئەم شتانە هەر نەبیسترێ، هەر نەبیندرێ، بەڵام بەداخەوە زۆرە. بۆیە دەرسی یەکەم لە قوربانیدا پێمان دەڵێ مەرجە حەیوانەکە ساغ و سەلامەت بێ. هەروەها دووەمیان کاتی تایبەتی خۆی، ئەو کاتە 4 ڕۆژە. ڕۆژی یەکەم
سێ ڕۆژی ژواتە ئەمڕۆ کە چوارەم ڕۆژی جەژنی قوربانە هەتا دوای عەسر قوربانیەکە دروستە دوای ئەوە کات کۆتایی پێهات ئەو کەسەی خەمخۆر نەبوو بێ ئەگەر بەنێتی قوربانی خۆی ئامادە نەکردبێ و ئاژەڵەکەی ئامادە نەکردبێ ئەمڕۆ لە دوای عەسرەوە کاتەکەی نزیک مەغریب کۆتایی پێدێ ئیتر هەموو ماڵی دنیا بدەی هەرچی خەفەت بخۆی هەرچی ئارەزوو بخوازی تا ساڵێش کە جەژنی قوربان تۆ لە خێری قوربانی بێبەش بووی ئەمە دەرسی کاتمان پێ دەڵێ ئەڵێ ئەی مسلمانان ئاگاتان لە کات بێ ئاگاتان لێ بێ فرسەتی چاکەکاری پەلەی تێدا بکە خاوەخاوی تێدا مەکە مەڵێ ئەمڕۆ بەسپەی چونکە ئینسانەکان کاتێ دەگەنە سەرەمەرگ ئەو کەسانەی کەوا بەدەستی خاڵی دەڕۆن بۆ لای خوا لە لەحزەی سەرەمەرگا دەڵێن ربي لولا أخرتني إلى أجل قريب فأصدق وأكن من الصالحين خوايا بس يكتوزي تردوام خا خوايا بس أمجاري يقروجي ترمولتم ده هل يكسعاتي ترمولتم ده والله توبة دكم شاكا كاردبم خير كاردبم بلام تازة توابو هل وكو أمججني قربانا فيري جرينجي كاتمان دكا تو قتابيك بي قد أمرو بس بيمكا وقتك دزاني كات توابو هەر ئەڵێ دوێنێ بوو جەژنمان بەیەکەوە کرد لەم مزگەوتەیە ئتر ئەم ڕۆکۆتا ڕۆژێتی عەرزمکردن هەزار خۆزگە بخوازی هەموو ماڵی دنیا بڵێ دەبەخشم بەس ئەجری قوربانیەکەم دەستکەوێ تازە کات تەواو بوو تا ساڵێکی تر ئەو دەرفەتە بەدەستی تۆ ناگا جا خوا دەزانێت دەگەیتە ساڵێکی تریاندا بۆیە هەر کارێکی چاکت لەبەردەما بوو لە قوربانیەوە فێر بە موسڵمان ئەمڕۆ سبەی پێمەکە و کات دوامەخە دووەم دەرسی قوربانی ئەوەیە بە ئەندازەی ئەوەی کە خوا پێی بەخشیوی تۆش بە ئەندازەی ئەوە بە خوای پەروەردگار ببەخشە خێر بە مسلمانان بکە و دەستی خێرت هەبێ خوای پەروەردگار لە قورئانە سێ مستەلەحی بەکارهێناوە خۆشەویستان ئەگە قورئانتان خوێندەوە قورئان هەر ئەوە نییە زۆرت لەبەر بێ یان زۆر ختمت کردبێ ئەبێ بە وردی لەسەر وشەکانی بوەستی ئەم قورئانە سوبحان الله چونکە کەلامی بەشەر نییە هەر وشەیەکی لەسەری دەوەستی موعجیزەیەکە نازانم ئەوانەی کە ئەوەندە بێ شەرمندوو لە ڕووی جەنابتان و ماڵی خوا ئەوەندە بێ ئەدەبن زمانیان دەگاستە ئاستێک باسی قورئان بکەن ئەبێت چۆن تەریق نەبنەوە لە خۆیان ئەبێت چەند نەخوێندەوار بن ئەبێت چەند ناڕۆشنبیر و نەزان بن ئەبێت چەند لە ئینسانیەت شۆرا بن کەسێک ئەوەندە نەزان بێ ڕەخنە لە قورئانی پیرۆز بگرێ پەنا بەخوا بۆیە ئەم قورئانە کە کەلامی خوایە هەموو وشەیەکی ئیعجازە ئێمە لە کوردەواری خۆماندا دەڵێن وشەی بەخشین پێی بەخشرا بەخشی هەر یەک وشەیە بەڵام لە قورئانە بە سێ ناو هاتووە بەمانای یەکەمیان خوای پەروەردگار ئاتەینای بەکارهێناوە دووەمیان ئەعطەینای بەکارهێناوە سێمیان وەهەبنای بەکارهێناوە بەخوا هەر سێکیان لە قورئانی پیرۆزدا کە دەکرێت بە کوردی تەرجمەی کوردی دەکەی هەر دەڵێ بەخشی پێمان بەخشی پێی بەخشرا پێماندا بەڵام لە قورئانە ماناکانی جیاوازن خوای گەورە کاتێک کە باسی ماڵ و سامان دەکا بە یەکێک دەفەرمێ ئاتەینا وەکو لە باسی قارونە دەفەرمێ وآتەیناه من الكنوز ما إن مفاتحه لتنوء بالعصبة باسی قارون دەکا ئاتەیناه ماڵمان پێدا باسی علم دەکا وەکو بەلعەمی کوڕی باعوڕا کاتێک کە علممان پێدا ئاتەیناه علما فانسلخ منها بەڵام کاری پێ نەکرد بەڵام لێی هەڵگەڕایەوە بەڵام لێمان داڕنی بۆیە علم و ماڵ و ئەوانە خوا دەفەرمێ پێمان بەخشی بە ئاتەینا ئاتەینا شتێکە کە خوا دەداتێ بەڵام حیسابی لەسەرە لێپرسینەوەی ورد و درشتی لەسەرە دووەم مستەلەح هەر پێبەخشینە خوا دەفەرمێ ئەعطەینا عطاء یعنی بەخشینێک کە محاسبەی بەدواوە نییە هەدیەیەکی خوایە کە لێپرسینەوەی لەگەڵ نییە بۆیە خوا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئینا ئەعطەیناکە الکەوثەر ئێمە پێمان بەخشی خێری هەر زۆر 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 کەوثەر یعنی جەمعی زۆر زۆری هەموو خێرێکە ئەعطەینا ئەوەی بە محەممەدمان بەخشی صلی الله عليه وسلم حساب و کتابی لەسەر نییە لێپرسینەوەی لەسەر نییە بەخشەکە گەورەترە سێمیان هەر لە بەخشینا وەهەبنا خوای پەروەردگار ئەمەی تایبەت کردووە تایبەتترینە واتە هەندێ یاسای گردوونی بۆ دەگۆڕێ وەکو کاتێک کە لە سوورەتی مەریەمدا خوای پەروەردگار باسی ئەو کاتەمان بۆ دەکا کە جوبریل فریشتەی وەحی بە فەرمانی پەروەردگار نزیک بۆەوە لە مەریەم وتی خۆل لێ دەپارێزم بە خوای پەروەردگار وازم لێ بێنە من قەت دەستی نامەحرمێکم بەر نەکەوتووە ئافرەتێکی زۆر بە حیا و بە حورمەت ئالەو کاتەدا جوبریل پێیوت
من هاتوو من وێنەری خوای پەروەردگارم لیئەهەبە لەکی غولامان زەکیە لیئەهەبە هیبەیە یعنی ئەمە شتێکە زۆر زۆر تایبەتە خوا کردوویەتی نافەمە ئەعطەینا لەکە غولامان زەکیە پێت ببەخشین ئەعطەینا لیئەهەبە وشەی هیبە بەکاردێەوە هەبنە هەروەها ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت لە سوورەتی ئیبراهیمدا خوای گەورە باسمان بۆ دەکات دەفەرمێ الحەمد لله الذي وهب لي على الكبر إسماعيل وإسحاق سپاس بۆ ئەو خوای کە لە ئەو پەڕی تەمەنی پیریدا نزیکی 70-80 ساڵ تەمەنی ئیبراهیم بوو ئەمجا خوا منداڵی پێبەخشی یا ربی خوای سپاس بۆ تۆ ئەوە فەرمووی وهبە نەیفەرموو ئەعطانی ربی وهب لي پێی بەخشیم بە تایبەت پێی بەخشیم یان دەفەرمێ وهبنا له یحیا زەکەریایە کە خێزانەکەی نەزۆک بوو بە هەموو زانستی پزیشکی خۆشی قژی هەمووی لە سپێتیدا دەدرەوشایەوە خوا فەرمووی یحیامان پێبەخشی نافەرمێ ئەعطەینا له یحیا وهبنا له یحیا بۆیە ئەم مستەلەحە قورئانیانە سەیری کەن بەڕێزان چەند وردن جا خوا دەفەرمێ ئینا ئەعطەیناکە الکەوثەر ئێمە بە تۆمان بەخشی خێری هەرە زۆر زۆر دەی ئەی محەممەد صلی الله علیه وسلم تۆ چی بکە فصلی لربک نوێژ بۆ پەروەردگار بکە تەنها بۆ خوا وەنحەڕ وشەی نەحری بەکارهێنا نەحر یعنی حشتری زۆر گەورە سەر بڕە مادام خوا زۆری پێبەخشیوی خەڵاتی نەبراوە بێ حیساب دە تۆش لە خێرکردنا وەنحەڕ با حەیوانەکەت زۆر زۆر گەورە بێت لە باسی ئیسماعیلا دەفەرمێ کاتێک خوای پەروەردگار ئەو تاقیکردنەوەی لەسەر ئیبراهیم لابر فەرمووی ئیسماعیلی جگەرگۆشە سەر مەبڕە چەقۆکە لەسەر مەلیلا بە وەفەدەیناه بذبح عظیم مادام بەڵایەکە زۆر گەورە بوو ئەی ئیبراهیم تاقیکردنەوەکە بە جەرگت بوو خوا ڕزگاری کردی تۆش خێرێکی زۆر گەورە بکە هەر نافەرمێ بذبح بەرانێک عظیم با زۆر زۆر گەورە بێ تۆش ئەگە خوای پەروەردگار ماڵی زۆری پێبەخشی دەتخوا دەستت بچووک نەبێ وەڵڵی هیوا هەیە بە سەد دەفتەر بە ملیۆن دەڵێ یەک وەڵی دەگەڕێ ئەرە مامۆستا بەرخۆلەی 6 مانگ بۆ قوربانی دەبێ کورە دەکاکە تۆ جوانەگایەک سەر بڕە لانی کەم 10 سەر بڕە کورە دوان سەر بڕە خوا زۆر زۆری پێبەخشیوی خوا فەرمووی وەنحەڕ ئەوە بۆ حشترە تۆش زۆر حەیوانی گەورە بکە نەتبوو گۆلیکێک بکە نەتبوو بەرانێک بکە نەتبوو مەڕێک بکە هەر هیچ نەبوو بەرخۆلەیەکی 6 مانگ لە مەسەبی ئەبوو حەنیفەدا بۆ قوربانی دروستە بەڵام مەگەڕێ خوا زۆری داویتێ تۆ چاول لەوە بێ کەمێکی ببەخشی بە ئەندازەی ئەوەی کە خوا پێبەخشیوی قوربانی دەفەرمێ تۆش زۆر ببەخشە سێم دەرسی قوربانی بەڕێزان قوربانی بکە بەڵام مەبە بە قوربانی ئەم دەرسە زۆر گرنگە بۆ ژیانی هەر یەکێک لە ئێمە قوربانی بکە بەڵام ئاگال لە خۆت بێ لە ژیانە مەبە بە قوربانی لە قوربانیدا تۆ ماڵەکەت دەبەخشی پارەت کۆ کردوتەوە بە حەڵاڵی بە ڕەنجی شانی خۆت دانناوە دەستی بۆ دەوەی بڕێک پارە دەردێنی و دەچی بۆ مەیدانی ئاژەڵانیان بە کەسێکی ئەمینە ئاژەڵک دەکڕی ئەوە ماڵبەخشین دووەم کاتت دەبەخشی ماوەیەک لە کاتت دەگری پێوەی خەریک دەبی ڕۆژانی جەژنت لە جیاتی ئەوەی بچی سەیرانێک بکەی سەردانێک بکەی بە دیار ئاژەڵی قوربانیەکەوە دانیشتووی سەری دەبڕی و دابەشی دەکەی ئەوە دووەمیان واتە کاتی خۆشت بەخشی سێمیان دڵ و دەرونی خۆشت قەناعەت پێ کرد جار هەیە بەڕێزان زۆریشت هەیە کاتیشت هەیە ئەم نەفس و شەیتانە وازل لێ نایەنێ دڵی دەکپورە پار قوربانیت کردووە کوڕ ئیشی تر زۆرە خۆ خێری تر هەیە بەس بۆ ئەوەی ساردت کاتەوە زاڵ دەبی بەسەر نەفسی ئەممارە بیسوئددا پێدەنێ بە جەرگی خۆتدا و قەناعەت بە نەفس و دەرونی خۆشت دەکەی کە ئەوەی پێشکەش بەخوای پەروەردگاری بکەم باشترە خوا بۆ من باشتری دەستنیشان کردەوە لە شەرعەکەیدا دیاری کراوە نەک ئەوەی کەوا نەفس و شەیتان بۆم دەڕازێنێتەوە چێ دەگەڵ دەگەمە ساڵێکی تر ئەی پاریش قوربانیم کرد و ماڵەکەشم نەک کەمی نەکرد بەڵکو زیادی کرد بەڵکو زۆر بەڵای لەسەر لا بردم قەناعەتت بە خۆت کرد کەواتە ماڵت بەخشی کاتت بەخشی سێم دەرونی خۆشت قەناعەت پێ کرد ئەوەش زۆرێکە لە بەخشین ئەمجا حەیوانەکە سەر بڕا و گۆشتەکە هاتە مەیدان لەم کاتەدا خوای پەروەردگار دوو جار لە سوورەتی حەجە ئاگادارمان دەکاتەوە ئەوە حەیوانەکە بۆ خوا سەر بڕراوە سێ بەخشندەیت کردووە بە ماڵت بە کاتت بە دڵ و دەرونی کراوە و پاشی خۆت بەڵام خۆت لەبیر مەکە سوورەتی ئەلحەج بخوێننەوە دوو جار باسی حەیوانی قوربانی دەکا لە ئاەتی 28دا هەروەها لە قورآانی پیرۆزدا لە ئاەتی 28 سوورەتی حەج و لە ئاەتی 36 سوورەتی حەجدا دەفەرمێ فەکولوا منها دوو جار دووبارەی کردوتەوە ئاەتی 28
ئاتی 36 دەفەرمە کە حەیوانی قوربانیتان سەربڕی فەکولوا منها بۆ خۆتان لێی بخۆن ئامان خۆتان لێ بێ بەش مەکەن فەکولوا منها لێی بخۆن لە یەکەمیاندا دەفەرمێ وأطعموا البائس الفقير ئەو هەژارەی زۆر بێ ئەنوایە سبحان الله سەیری قورئان کەن کاتێ باسی هەژارەکە دەکات دەروونت دەهەژێنێ بائیسی بۆ بەکارهێناوە البائس الفقير ئای ئەو هەژاری کە زۆر بێ ئەنوایە زۆر داماوە بەڕاستی دەمێکە گۆشتی نەخواردەوە چاوەڕێی خێری موسڵمانانە لە بیرت بێ بەڵام یەکەم جار خۆشت لە بیر بێ خۆت لە یاد مەکە لێی بخۆ فەکولوا منها ئەمجا بەشی داماوەکەی لێ بدە لە دووەمیانە لە 36 دەفەرمێ فەکولوا منها دیسان دووبارەی دەکاتەوە لە گۆشتی قوربانیەکەت بخۆ وأطعموا القانع والمعتر بەشی ئەو کەسەشی لێ بدە کە چاوی لە شتەوەیە مەی لەو ڕووی کراوەتەوە خۆی داوا دەکا خۆی تەلەفۆنت بۆ دەکا ئەرە قوربانی نەکردووە خۆی دێ لە دەرگادا ئەوە خەریکی چین یعنی بەڕاستی بە داواکردن داوا دەکا بەشی بدە قەیناکە لەبەر چاوت ناشرین نەبێ ڕەنبێ پێویستی پێ بێ ڕەنبێ نەفسی بۆی چوو بێ بەڵێ قەیچەکە فەرمووە پێشکەشت بێ و کیلۆ گۆشتە والمعتر ئەو کەسەی نەفسیەتی بەرزە ئەو کەسەی کە بەڕاستی محتاجە و حەزیشی پێێتی بەڵام ئەو ڕۆژە نایەتە ماڵت کە دەزانێ قوربانیت کردووە ئەو ڕۆژە تەلەفۆنیشت بۆ ناکات جەژنە پیرۆزە لێ ناکاڵێ نەوەکو باسی قوربانی بێ و باسی ئەوە تێبگا بۆیە تەلەفۆنم بۆ کردووە ئالەم کاتەدا ئەو نەفس بەرزانەتان لەبیر بێ بەڵام لە پێش هەمووانەوە خوا فەرمووی فەکولوا منها بەڕێز دەکەم خاوەنی قوربانیەکە خۆت لێی بخۆ خۆت و ماڵ و مناڵ خۆتی لێرتە سەرکە لە مسند ئیمام ئەحمەدا دەفەرمێ کولوا وتصدقوا وادخروا بەشێکی قوربانیەکە ڕۆژی جەژنەکان 4 ڕۆژ لێی بخۆن بەشێکی بکەن بە سەدەقە بیبەخشن هەندێکی وەکو هەدیە بۆ دەوڵەمەند و دۆست و برادەرەکانت بەشێکیشی بۆ فەقیر و هەژار و نەدارەکان وادخروا لێشی پاشەکەوتکەن هەڵی گرن لێی ڕەنبێ پرسیارێک بکرێ یەکێ بڵێ مامۆستا ئەرە تۆ چۆن باسی ئەوە دەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بێتی گۆشتی قوربانی هەڵگرن خۆ ئەو زەمانە سەلاجە نەبووە آخر خۆ مجەمیدە نەبووە ئیتر چۆن باسی 2 مانگ و 3 مانگ گۆشتی قوربانی لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەڵگیراوە لە هاوینا سەر بڕاوە لە زستانە گۆشتی قوربانیەکە خوراوە ئەوە چۆن عەقڵ دەیبڕێ بەڕێزان ئەو کاتە گۆشتیان دێنا خوێیان پێوە کردووە بیابانی عەرەبستانی سعودی و ئەوانە جەنابتان بینیوتانە زۆر گەرمە ئەو گۆشتە خوێ پێوە دەکەن لەسەر بەرد و تاتەکان داهاندەنا لەبەر تیشکی خۆرە یعنی هین دەبێت وشک دەبێتەوە خوێیەکە ناهێڵە بگەنێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە باسی ماڵی خۆیان دەکا دەفەرمێ ئەنە ئیبن ئیمرەئەتین کانت تەئکل القەدیدە کابرای قسەی لە پێغەمبەر دەکرد صلی الله علیه وسلم هەموو لەشی دەلەرزی فەرمووی برام وا مەکە هەوین عەلەیک مەترسە خۆ تۆ لە لای پاشایەک و دەسەڵاتدارێک و مەلیکێکی دنیاییدا نەنیشتووی من پێغەمبەری خوام والله من لە ئاستی کۆمەڵایەتیدا کوڕی پیاوێکم کە نەمبینی بەچاو باوکم هەر لە دایک نەبوو بووم کە کۆچی دوایی کردووە من لە لای ئافرەتێک بووم بە ڕووسوری لەسرم دانیشت بە کۆشی بێوەژنی بەسەرما دانیشت من کوڕی ئافرەتێکم هێندە هەژار بوو گۆشتە وشکەی دەخوارد واتە پارەمان نەبوو بچین لە بازاڕ گۆشتی تەڕ و تازە بکڕین کە قەساب سەری دەبڕی گۆشتەکان ئەوەی کە زۆری هەبوو وشکی دەکردەوە بە سعرێکی هەرزانتر دەیفرۆشت واتە ئەو کاتە بە وشکردنەوە هەڵدەگیرە لەو عەرەبستاندا وەکو ئێرەنیا وشک دەکرێتەوە دووەمیان لە ڕێی قاورمەکردنەوە کە کوردەواری خۆشمان کردویانە گۆشتەکەی سوور کردوێتەوە ڕۆناوەکە سەری کەوتووە ئەوە ناهێڵێ ڤایرۆس و میکرۆب بچێتە ناوە هەوا لێیدا جار بۆ جار بەقەدەر پێویستی لێی دەرێناوە مانگێک 2 مانگ خواردوویەتی وەدەخیرۆ فەرمووی پاشەکەوتیشی لێ بکەن نەک هەر لە 4 ڕۆژەکە با مانگێک دوای جەژنی قوربان تۆ هەر جەژنی قوربانەکەت لە ماڵە ئامادە بێ و یادی بکەی و شوکری خوای لەسەر بکەی بۆیە بەڕێزان قوربانی زۆر لە گۆشت خواردن دەرسی گەورەتری تێدایە هەندێ ناحەس هەندێ ناحاڵی هەندێ بێدین کە تانە لە قوربانی لە جەژنی قوربان و ئەوانە دەدەن بەڕاستی خۆیان حاڵی نەبوون یان خۆیان لە ژێلی دەدەن ئێمەی موسڵمانیش پێویستە ئەوان حاڵی بکەین و خۆشمان حاڵی بین جەژنی قوربان وەکو تێرکردنی نەفسەکانە وانەی ژیانیشە یعنی لە ژیاندا ئەی موسڵمانی بەڕێز قوربانی بدە بەڵام تکایە مەبە بە قوربانی یعنی خۆل لە یاد مەکە کارێک مەکە لە ئەنجامە هیچت پێ نەبڕێ هاخوا فەرمووی قوربانیت بە ماڵی خۆت کردووە کە هێناتە سەر حازری خۆت بێ بەش مەکە فەکولوا منها وەدەخیروا لێشی بخۆ لێشی پاشەکەوت کە خۆل لە یاد مەکە هەر قوربانی مەکە و خۆت بکەی بە قوربانی چونکە کاتێک خەڵکانە گوان دەزانی لە زمانی سەرەتای ئیسلامدا ئەگەر لیگ بەدەمیانە بێتە خوارەوە خوا ئەوەی زۆر پێخۆشە خۆت هیچی لێ مەخۆ هەر هەمووی ببەخشە ئیسلام ئەوەی ڕەت کردەوە قوربانی بکە
بەڵام نەفسی خۆشت بێبەش مەکە خۆت مەکە بە قوربانی خۆت بیر نەچێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ابدأ بنفسك فتصدق عليها دایمە نەفسی خۆت پێش هەموو کەس خە نەفسی خۆت پێش هەموو کەس خە و خێری لەگەڵا بکە ئەگەر شتێک لە خۆت زیاد بوو فەلی ئەهلیک بۆ ماڵ و منداڵەکەت ئەگە خوا ڕەحمی کرد لەوە زیاترتە بوو ماڵ و منداڵەکەشت تێر و تەسەل بوو یەک تۆز بڕۆ بۆ لەوە فەلی ذی قەرابەتێک بۆ خزم و کەس و کارەکەت بۆ کوردەکەی خۆت بۆ هاونیشتیمانیەکەی خۆت بۆ دراوسێ و هاوشارەکەی خۆت لێ نزیکترە خۆ ئەگە خوا ڕەحمی کرد لەوەش زیاترت هەبوو فەلی هاکەذا و هاکەذا فەرمووی بۆ ئەو مرۆڤ هەر مرۆڤە لە هەر شوێنێکی جیهاندا بێ تۆ بیرێکی فراوانت هەبێ بەڵام یەکەم جار خۆت لە یاد مەکە دووەم ماڵ و منداڵەکە لە یاد مەکە ئەوانە نزیکترن سێم خزم و کەسوکار و هاونیشتیمانی و هاوڵاتیەکەی خۆت لە یاد مەکە ئەو سەری دنیا خۆ ئەگە خوا ڕەحمی کرد هێندە دەسەڵاتی چاکت هەبوو لەوانش زیاد بوو لە هەر شوێنێکی ئینسان هەبێ تۆ دەستی خێر و چاکەی بگەێنێ کارێک مەکە لە ژیاندا دوای قوربانیدانت بە گەنجەتیت بە ماڵ و سامانت بە خوێن و گیانت کوردی ئێمە جەنابتان ڕەم بێ زۆربەتان بتانگرێتەوە زۆرێک لەوانی تەمەنێکیان بەسەر بردووە گەنجەکانیشمان گەنجەتی بوو بە قوربانی ماڵی هەمووی ڕۆی لە پێناوی کوردایەتی خوێنی خۆی جەرگی خۆی لاشەی خۆی کەم ئەندام بوو لە پێناوی دەوڵەتی کوردیدا کەچی ئێستا سەی دەکەی جاری وایە زۆر جادڵە وەڵڵا دەست بەتاڵ مایە پووج لێ هاتمە دەرەوە هیچم پێ نەبڕا هەموویان خوارد وا مەبە لە ژیانە گەنجەتیت ماڵت خوێنت عەرەقت نێوچەوانت جەرگت هەمووی فیدا بکەی بەڵام لەو سەرەوە کە هاتێ دەرەوە یەک شتت پێ نەبڕا بێ دەست بەتاڵ بی قوربانی بکە بەڵام ئامان مەبە بە قوربانی لە ژیانە خۆپەرست مەبە قەت کەسێکی بێخێر مەبە کەس خێر لە دەستن نەبینێ بەس بڵێ خۆم خۆپەرستی خراپە بەڵام لە بەرامبەریشە خۆشت لە یاد مەکە دوو کەس پەشیمانن لە ژیانە و لەسەر مەرگە لە کۆتایی تەمەنە دوو کەس پەشیمان و نەدامەتی دەیانگرێ بەڕێزان یەکەم خۆپەرستەکان ئەو کەسەی گەیشتە کۆتایی تەمەن ئەو هەموو چاکەی دەتوانی لە ژیانە بکە بەڵام خۆپەرست بوو حەزی بە چاکە نەبوو میوانێک لە ماڵی بخواردا چای دەچۆ پشتی سەری والله زۆرت هەبوو دەتوانی زۆر ببەخشی لێی کەم نەدەبەوە دەستن نەیچوویە ئەوانە نەدامەتی دەیانگرێ ڕۆژە پەنجەی پەشیمانی دەگەزن کە تازە هیچیان بەدەستەوە نامێنێ ئەو کەسانی خۆپەرستن دایمە پەشیمانن خۆپەرست مەبە کەس خێر لە دەستن نەبینێ بەڵام دووەمیش مەبە لەو کەسە مەبە هەمیشە ببی بە قوربانی خۆت لە یاد چوو بێ تۆ خۆت هیچت پێ نەبڕابێ وەکو بەعرزم کردن زۆر کەس هەیە ئێستا دەڵێ هەموو شتێکم لە دەستدا بوومە قوربانی بەڵام هیچ بەر من نەکەوت ئیسلامی ئێمە دەڵێ هەموو ساڵە قوربانی بکە هەموو ساڵە بیکە بۆ ئەوەی ئەم دەرسە گەورە فێر ببی خۆپەرست نەبی با خەڵک خێر لە دەستت ببینێ فكلوا منها دوو جار خوا تأکیدی لێ کردەوە پێغەمبەر لە زۆر حەدیثا فەرمووی فكلوا منها کوڕە کاکە خۆشت لێی بخۆ خۆت لە یاد مەکە مەبە بە قوربانی بەڵام تەرکی قوربانیش مەکە بۆیە لە شەرعا قوربانی نەزر ناپەسەندە کەسێک نەزر بکە بڵێ خوایە ئەم مەڕە ئەم بەرانە ئەم گۆلکە ئەم حوشترە دەکەم بە قوربانی نەزر بێ لەسەرم کە کوتن نەزر بێ لەسەرم یعنی خوایە لە خۆم و ماڵ و منداڵم حرام کرد مەگە کوتێکی بچکۆلەی لێ بخۆی بە قەدەرەوەی نەفست بشکێ نابێ نە لێی هەڵگری نە ژەمی تەواوی لێ بخۆی ئەبێ هەمووی ببەخشی خوا پێی خۆشە لە شەرعا دەفەرمێن نا وەڵڵا چونکە کارێکی نەزانانەت کردووە خوا کاری ئینسانی نەزانی پێخۆش نییە بۆ وا دەکەی بۆ ستەم لە خۆت و ماڵ و منداڵت دەکەی بۆ دەڵێ خوایە ئەم حیوانە نەزر بێ هەموویم بە تۆ بەخشی خۆمم لێ مەحروم کرد تۆ بڵێ خوا بەوە لێت ڕازی بێ شەرع دەفەرمێەوە ئینسانی نەزان دەیکا کە قوربانی دەکا بەڵام خۆشی دەکا بە قوربانی نە ئاوا مەبە خۆت مەکە بە قوربانی خۆت بێ بەش مەکە شوێن کەس مەکەوە خۆت مەکە بە قوربانی پاشان ئەو نەدناسێ چەند کەس هەیە تەواوی گەنجەتی خۆی بە شوێن کەسێکەوە بوو حتا تەواو بوو بەخوا مەگە لە شاشەی تەلەڤیزیۆنەوە جەنابەت بیبینی ئەی نەجارێک تەو خەشت لەگەڵا ناکە تەواو بوو ئەو گەیشتە شوێنی خۆی چەپڵە بۆ کەس لێ مەدا لەگەڵ ڕێزم بۆ جەنابتان بە هەموو زوڕنایەک گەرم مەبە و هەڵ مەپەڕە لە دوایدا کە هاتی ماندوو ماڵەوە بەس ماندوو بوونەکەت بۆ مابێتەوە ئەوانەی تۆ چەپڵە بۆ لێدان گەیشتنە کورسی و کولێرەی خۆیان جارشکەت بای لێ کردی تەواو بوو قەت کارێکی وامەکە تۆ بکەن بە قوربانی قەت مەبە بە پەیژە خەڵک بێتە سەر پشت و پێتا سەرکەوێ بەڵام خۆپەرستیش مەبە ماڵ و سامانت کۆ کردوێتەوە لەشت ساغ بێ بۆ منداڵەکان شەرع پێی خۆشە ئەوە قوربانیدانە
لە گەنجێتیەوە دینار دۆلار کۆت کردوتەوە با ماڵ و منداڵت محتاجی دەستی کەس نەبن یا ڕەبی لەش ساغ بێخوا ئەوەشت بە عیبادەت بۆ حیساب دەکە ئەمە قوربانیە قوربانی داوە بەڵام ئاگال لێبێ خۆت مەکە بە قوربانی منداڵەکانیشت بەچی بەوەی کە هێشتا خۆت زل و زیندوی هیچ بەدەست خۆتەوە نەهێڵی کوڕەکەم ئەم خانۆ بۆ تۆ تاپۆقی بخەنە سەر کچەکەم ئەم سارێ بۆ تۆ کوڕی شیرینم ئەم زەوێش بۆ تۆ ئەی تۆ بۆ خۆت چیت ماوەتەوە وەڵڵا بۆ خۆم هیچم نەماوەتەوە کوڕ و کچەکانم بەخێوم دەکەن والله لە زەمانێکین شەرعی ژنەوەی لە هیلەوە کردووە ئەگەر هیچ بەدەستەوە نەماوە ڕۆژێک لە قاچ کەوتی و زەلیلی سەرجێگا بووی ئەمجا ئەم ماڵە و ماڵت پێ دەکەن ئەڵە تۆ هەفتەیە بەخێوی کە و ئادەی براکەم سیارەکە بێنە باوکمان بابەرین بۆ ماڵی تۆش هەفتەیەک سەرەی تۆشە خوشکەکەم سەرەی تۆش هاتووە ئەم هەفتەیە چونکە هیچت نەماوە چاولێ قوربانیت دا قوربانیت کرد دەستت خۆش بێ پارەت کۆ کردەوە بەڵام خۆت کرد بە قوربانی چونکە بە قسەی شەرع نەکرد شەرع دەڵێت تا ماوی ئەی دایک و باوک با خۆت هەر گەورە بی بۆ وەسێت هەیە وەسێتێکی شەرعی بکە بڵێ کە مردم تا خۆم هەمووی خۆمە کە مردم بە پێی شەرعی خوا کوڕ و کچەکانم خوا چی بۆ داناون هەمووی بۆ ئێوە خۆ لەگەڵمان ناچێتە قەبرەکەوە بەڵام با حرمەتت بمێنە ئەزیزم با ئەم ماڵ و ماڵت پێ نەکەن با بزانن هێشتا هەمووی هی تۆیە هێشتا ئەوان نانی دەستی تۆ دەخۆن ئەولاد هەر ئەوەن دەزانی گەیشت بە شتەکانی تۆ وەکو سوالکە تەماشا دەکا کەواتە قوربانیت دا بە هەموو گەنجێتی و ماندووبوونەکانت هەموو ڕەنجت بەڵام ئێستا خۆت بووی بە قوربانی بیسپێرە بە شەرعی خوا بڵێ هەمووی خۆمە کە مردیشم هەمووتان پێشکەش بێ بە شەرعی خوا شەڕی لەسەر مەکەن و برایەتی و خوشکایەتیتان تێک مەدەن سعدی کوڕی ئەبی وەقاس ڕەزا و ڕەحمەتی خوا لێبێ سەحابەی عەشەڕەی مبەششەرە بە بەهەشت لە نەخۆشی سەرەمەرگا بوو زۆر نەخۆش بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم چوو بۆ سەردانی فەرمووی ئەی پێغەمبەری خوا بە شاهید بە هەرچی سەروەت و سامانم هەیە زۆرم هەیە هەمووی دەکەم بەخێر لە پێناوی خوادا هەمووم بۆ بکە بەخێر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی نابێ شتی وا نابێ ماڵەکەت هەمووی بکەی بەخێر وتی ئەی پێغەمبەری خوا دەیکەم بە نیوە جەناب سەروەسێتم بە نیوەم بۆ بکە بەخێر فەرمووی بەخوا نابێ نیوەی ماڵەکەشت بکەی بەخێر فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەیکەم بە سێ بەشەوە دوو بەشی بۆ سێ کچەکەم کە لە دوان بەجێ دەمێنن بەشێکیشی لە ڕای خوا ڕادەبەخشم دوو بەشی بۆ خۆمان بەشێکی بۆ خوا و بۆ مسلمانان فەرمووی باشە والثلث کەسیر ئەمەشی بە نابەدڵی بوو فەرمووی وەڵڵی سێیەکیش زۆرە ئەی سعد بزانە ئەگەر ئەم منداڵانە لە دوای خۆت بە دەوڵەمەندی بەجێ بێڵی و محتاجی دەستی خەڵک نەبن سوال لە خەڵک نەکەن و لە خەڵک نەپاڕێنەوە دەرگا و دەرگ نەکەن ڕوو بە دەرکی نامەردا نەکەن و محتاجی وان لێ نەکە محتاجی دەستی نامەرد بن خوا ئەمەی پێخۆشترە منداڵەکان بە دەوڵەمەندی بەجێ بێڵی نەک تا لە ژیانیای هیچن نەمابێ و هەمووت بۆ خوا بەخشی بێ سەیری ئەم دینە واقعە منداڵەکانیشت مەکە بە قوربانی با لە پێناوی ئیسلامیشدا بێ هەموو شتێک حەقی خۆی بدەیە خۆپەرز مە بە قوربانی بکە بەڵام خۆت و ماڵ و منداڵیشت مەکە بە قوربانی مەکە بە قوربانی کەسانێک لە دوایدا هیچ بە تۆ نەبڕێ ئەو بە نان و کولێرەی خۆی بگە لە وڵاتانی ئەوروپا ئەو ئەوروپایە ڕێک دەقەکانی ئیسلام جێبەجێ دەکەن لە ئەوروپا کاری خۆبەخشی زۆر شتێکی باشە ئەوەی لە سیڤیەکەیدا کاری خۆبەخشی هەبێ لە پێشترە بۆ وەرگتن لە زۆر شوێنە بەڵام نابێ کاری خۆبەخشی بکەی واتە بچی بەبێ معاش بەبێ پارە بەبێ پاداشت ئیش لە دەستگایەکدا بکەی ئیلا دەڵێن دەبێ بۆ خۆت ئیشێکت هەبێ ئەبێ خۆت موچەت هەبێ خۆت کارت هەبێ خۆت ئیشی یەکەمت هەبێ تێر و تەسەلبی ماڵ و منداڵت تێر بێ ئەمجا حکمت لێت قبوڵ دەکا بچی کاری خۆبەخشی بکەی نەک تۆ هیچن نەبێ بە ژیرفانی خاڵی بڵێ کاری خۆبەخشی دەکەم لەو ئەوروپای پێشکەوتۆدا لێت قبوڵ ناکرێەوە کە دەستوری ئیسلامەکەی خۆمانە چاولێ ئەوان ئەوەشیان لە ئێمە وەرگرتووە ئەڵێن خۆپەرز مەبە کاری خۆبەخشی بکە شتێک بکە بەبێ پارەشە نییە هەموو ژیان هەر ماد دەبێ بەڵام یەکەم جار دەبێ خۆت تێربی ئەوانیش دەڵێن نابێ خۆت بکەی بە قوربانی ئەمە وتاری ئەمڕۆمان بوو بەڕێزان لە خزمەتتاندا ومێدەوارم دەرسێکی گەورەمان لێ وەرگرت بێ عرضم کردن جەژنی قوربان و قوربانی سەربڕین زۆر گەورەترە لە گۆشت خواردن و حەیوان سەربڕین کەوانەی ژیانە ئەجری گەورەی قیامەتیش ئەی خۆش بە حاڵی ئەوەی کە قوربانیەکەی لە لای خوا قبوڵ کراوە کە دڵۆپە خوێنەکان کە زەڕەی گۆشتەکان تەنانەت پێغەمبەر صلی الله علیه وسلم دڵتان خۆشکن خاوەن قوربانیەکان فەرمووی بەخوا خوریەکەی مووەکەی تەنانەت سمی ژێر پێی وڵاخەکەش خوای گەورە لێی خاتە سەر تای تەرازۆکەت هیچی بە فیڕۆ ناچێ ئەوە بەس خوا دەزانێت خێرەکەی چەند گەورەیە بەڵام لە ژیانیشا دەرسە گەورەکە ئەوە بێ چەند جارە و دووبارەی دەکەمەوە قوربانی بکە بەڵام ئاگال لە خۆت بێ نەبی بە قوربانی یا ڕەبی خوا باشتر لە دینەکەی خۆت حاڵیمان کەی
یا ڕەبی خوا باشتر لەم ئیسلامە حاڵیمان کەی بەختەوەری دنیامان بێ بەختەوەری قیامەتمان بێ. خوایە هەموو ئەو مسلمانانە هەموو ئەو ئیماندارانەی کە بە نێتێکی خاوێن بە ماڵی حەڵاڵ قوربانیان کرد خوایە هەزاران ئەوەندەیان پێ ببەخشی. خوایە ئەو کەسانەی کە لەبەر هەژاری لەبەر نەداری لەبەر قەرزاری لەبەر کزۆڵی لەبەر ستەمکاری حکومەت لەسەریان نانتوانی قوربانی بکەن یا ڕەبی خوا دەرگای ڕزق و ڕۆزیان لێ بکەیتەوە یا ڕەبی خوا ساڵەیانێکی تر و ساڵی داهاتوو ئەوەندەیان پێ ببەخشی هەموو کەس توانێ قوربانی هەبێ یا ڕەبی خوایە وڵاتمان ئەوەندە پڕخێر و بەرەکەت کەی هەموو کەسێک لە ماڵی خوا بتوانێت قوربانی بکە یا ڕەبی خوای پەروەردگار کەسێکی خۆپەرست و خۆپەسند نەبین لە ژیانە چاکەمان هەبێ بۆ خەڵک بەڵام خوایە عەقڵێکی وامان بدەیت نەبین بە قوربانی خەڵک یا ڕەبی خوای ئەوەی نەخۆشە شیفای بدەی یا شاف یا ئەڵڵا لێت دەپاڕێمەوە ئەو کەسانی بە تایبەت داوای دوعای خێریان کردووە جگەرگۆشە و ڕۆڵەیان ئێستا لە خەستەخانەیە و حاڵەتی زۆر ناتەندروستە داوای دوعای خێر لە مسلمانان دەکەن خوایە لەبەر خاتی ئەو کەسانی دوعایان لای تۆ قبوڵە خوایە شیفایان بدەی یا ڕەبی خوایە شیفای هەموو نەخۆشەکانمان بدەی هەموو لایەکمان لە هەموو نەخۆشی و ناخۆشیەک پارێزراوکەی ئەوەی دڵبەخەمە دڵخۆشیکەی ئەوەی گرفتارە خوایە ڕزگاریکەی خوایە ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی ئامین ئامین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.